ژنانی ئەفغانستان لە بەردەم تاریکستانی تالیباندا 19 جۆزەردانی 1405 بەرامبەر لەگەڵ 9 ژوئێنی 2026 شەقامەکانی هێرات جارێکی تر بوونەوە بە شانۆیەکی کە جیهان هاتەوە یادی کەچی بەسەر نیوەی کۆمەڵگەی ئەفغانستاندا هاتووە. سەدان کەس لە گەڕەکی جوبرەئیلی هێرات کۆبوونەوە تا ناڕزایەتی خۆیان بەرامبەر بە دەست بەسەرکردنی ژنان و کچان بە تۆمەتی بەدحیجابی دەرببڕن. تالیبان بە هەمان ئەو زمانە وەڵامیدایەوە کە تەنیا زمانێکە دەیناسێت، واتە زمانی گول لەو مەرێک. لەم ڕووداوەدا لانیکەم کەسێک کوژرا، چەندین کەس بریندار بوون و دەیان ژن و پیاویش دەست بەسەر کران. بەڵام ئەوەی لە شەقامەکانی هێراتدا ڕوویدا لە ڕاستیدا بریتی بوو لە ڕوبەڕووبوونەوەی دوو جیهانبینی لەلایەکەوە ڕژیمێکی کە مانەوەی خۆی لە تەسلیمبوون و بێ ئیرادەیی موتڵەقی ژنان و سڕینەوەیان لە کایەگشتەکاندا دەبینێتەوە و لەلایەکی ترەوە مرۆڤگەلێکی کە تەنانەت لە تاریکترین بارودۆخیشدا دەست لە مافی خۆیان بۆ ژیان هەڵناگرن. لەو ڕۆژەوە کە تالیبان لە ئاگۆستی 2021دا سەر لە نوێ دەستی بەسەر ئەفغانستاندا گرتەوە، ژنانی ئەم وڵاتە هەنگاو بە هەنگاو لە هەموو کایەکانی ژیانی کۆمەڵایەتی دوورخرانەوە. قوتابخانەکانی کچان داخران، زانکۆکان دەرگاکانی خۆیان بەڕووی ژناندا بەست، مافی کارکردنیان لێزەوت کرا، هاتوچۆکردنیان لەگەڵ کۆمەڵێک بربەست و ئاستەنجی جددی بەرەڕووبەوە و سەپاندنی حجابی زۆرم لێ بە توندوتیژترین شێوازی ممکن بەکردەوە دەرهات. وەزارەتی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە، واتە ئەمری بە معروف و نەهی لە مونکەر بوو بە باڵی جێبەجێکاری ئەم سڕینەوە هەنگاو بە هەنگاوە. ئەم کردار و سیاسەتانە لە زمرەی توخمە پێکهێنەرەکانی نەزمێکن کە تێیدا ژن بوونێکی جیاواز، سربەخۆ و خاوەن ئیرادە نییە. نەزمێکی کە ژن بە مڵکی بنەماڵە دەزانێت، نەک بە مرۆڤێکی ئازاد. لەوەش گرنگتر ستەم لەسەر ژنانی ئەفغانستان تەنیا لە ئایدۆلۆژیای ئاینیەوە سەرچاوە ناگرێت، بەڵکو ئەم ستەمە لەگەڵ پەیوەندیە ئابووری، چینایەتی و سیاسیەکاندا ئاوێتە بووە. ئەو ژنانی کە لە مافی خوێندن و کارکردن بێبەش دەکرێن، هەمان ئەو ژنانن کە ئەرشی سەرەکی چاودێریکردنی منداڵان بە ساڵاتچوان و نەخۆشەکانیان لەسەرشانە، بەبێ ئەوەی ئەم کارە کۆمەڵایەتیە گەورەیە بە فەرمی بناسرێت. لە کۆمەڵگەیەکدا کە ملیۆنان مرۆڤ لەگەڵ هەژاری، بێکاری و نائەمنیدا دەستەویەخەن، یەکەم قوربانیەکان بەردەوام ژنانی کرێکار و زەحمەتکێشن. زەوتکردنی سربەخۆیی ئابووری ژن مەحکوم دەکات بە وابەستەیی موتڵەق بە پیاو، لەوانە باوکو و هاوسەر یان براو. ئەم وابەستەیەش باشترین ئامرازی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتیە لە دەستی دەسەڵاتدا. ژنێکی کە داهاتی سربەخۆی نەبێت، نەتوانای ڕاکردن و خۆدەربارزکردنی هەیە لە توندوتیژی بنەماڵەیی و نەهێزی ڕێخستنی ناڕزایەتی مەدەنی، و بەم شێوەیە دەسەڵات بە هەژار ڕاگرتنی سیستماتیشی ژنان پۆتانسیێلی شۆڕەژێرانەی ئەوان کۆنتڕۆڵ دەکات. لەم ناوەدا ئەزموونی ئێران ڕووناکیەکە کە نابێت لە بەرچاو نەگیرێت. لە پاییزی 1401دا بە کوژرانی ژینا ئەمینی بەدەستی گەشتی ئێرشاد، بزوتنەوەی ژن ژیان ئازادی سەرتاسەری ئێرانی گرتەوە. ژنانی ئێران لەسەر شەقامەکان لسکەکانی خۆیان ئاگر تێبەردا. کۆماری ئیسلامی بە تەواوی ئامێرەکانی سەرپتی خۆیەوە، لەوانە کوشتاری سەرشەقام، لە سێدارەدان، بەندکردن و ئەشکەنجەی لە ڕاددەبەدەر هاتە مەیدان، بەڵام نەیتوانی بڵێسەی ئاگری ئەم مانگرتنە بەدەنیە خامۆش بکات. ئەگەرچی کۆماری ئیسلامی هەرگیز تەسلیمی هەڵوەشاندنەوەی فەرمی یاسای حیجابی زۆرە ملێ نەبوو، بەڵام لە کردەوەدا ناچار بە پاشەکشە بوو. ئەمڕۆ لە شەقامەکانی تاران، ئیسفەهان، شیراز و شارەکانی دیکەی ئێران زۆرێک لە ژنان بەبێ حیجابی زۆرەملێ هاتوچۆ دەکەن. کۆنەپەرستان لە ئاست خۆراگری ژنانی خەباتکاردا سەریان لەبەردرا. ئەم ئەزموونە نیشانیدا کە تەنانەت سەرسەختترین دەسەڵاتە ئاینیەکانیش لە بەردەم ئیرادەی بە کۆمەڵ و یەکگرتوانی ژناندا خۆ ناگرن، بە مەرجێک ئەو ئیرادەیە ببێتە خۆراگریەکی ڕێکخرا و بەردەوام. ئەلبەتە نابێت ئەم دوو ئەزموونە بە تەواوی وەک یەک سیر بکرێن، بەڵام پەیامە بنەڕەتیەکە هەر یەکە، ئەویش ئەوەیەکە سەرکوت ناتوانێت ئیرادەی ژیان بۆ هەمیشە لاواز بکات.
ئەوەی کە تایبەتمەندی دەبەخشێت بە ناڕزایەتیەکانی هێرات بریتیە لە چەند خاڵ. یەکەم، ناڕزایەتی ئاشکرا لە دژی تالیبان لە ئەفغانستان دیاردەیەکی ێزگار دەگمەنە. لە کەشوهەوایەکدا کە ترس تێیدا باڵەدەستە و باجی خۆراگری تێیدا گیانی مرۆڤە هاتنە سەر شەقام خۆی لە خۆیدا کارێکی بوێرانەیە. دووەم، ئەم ناڕزایەتیانە تەنیا لەلایەن ژنانەوە نەبوو، بەڵکو پیاوان، گەنجان و بنەماڵەکانیش بەشدار بوون. ئەمە نیشان دەدات کە ناڕزایەتی دژ بە سیاسەتەکانی تالیبان چوارچێوەی پرسی ژنانی تێپەر کردووە و بووە بە پرسێکی کۆمەڵایەتی. سێهەم، هێرات بەردەوام یەکێک بووە لە کراوەترین و فەرهەنگیترین شارەکانی ئەفغانستان، شارێکی خاوەن نەریتێکی مێژوویی دێرین لە زانست، هونەر و بازرگانی. ڕاپەڕینی خەڵکی ئەم شارە واتایەکی سەمبولی و هێمایی چەند هێندەی هەیە. بەڵام خەباتی ژنانی ئەفغانستان ناتوانرێت تەنیا لە پرسی هەڵبژاردننی پۆششدا کورد بکرێتەوە. ئەوان بۆ مافی خوێندن، مافی کارکردن، مافی بەشداریکردن لە کاروباری کۆمەڵایەتی و بنیاتنانی داهاتووی وڵاتەکەیاندا خەبات دەکەن. ئەوان وەک مرۆڤێکی ئازاد و یەکسان لە پێناو مافی ژیاندا خەبات دەکەن. ئەم خەبات و تێکۆشانە نەبەردێکە لە پێناو مافی پەروەردە بۆ کردنەوەی ئەو دەرگا داخراوانەی کە نەوەی نوێی کچان مەحکوم بە نەخوێندەواری مطلق دەکات. مافی کارکردن بۆ ڕزگاربوون لە چنگ هەژاری، سەپێنرا و بەدەستهێنانی سەربەخۆی دارایی. مافی ئامادەبوونی سیاسی و بڕیاردان بۆ بەشداری چالاکانە لە دیاریکردنی چارەنووسی وڵات و کۆتایی هێنان بە تاکدەنجی پیاوانە و خۆرەخکاریانەی تالیبان. لە ڕاستیدا ئەمە خەباتێکە بۆ بەدەستهێنانەوەی مرۆڤایەتی زەوت کراوە، شەڕێکی بەتەواو مانایە بۆ ژیان وەک هاوڵاتیەکی ئازاد، یەکسان و خاوەن چارەنووس. ژنانی ئەفغانستان وەک چۆن لە شاری هێرات نیشانیاندا تەنیا قوربانی بێدەنجی مێژوو نین، بەڵکو ئەوان بەشێکن لەو هێزەی کە دەتوانێت داهاتوویەکی جیاواز بەخۆڵخێنێت.